سڵاوتان لەبێت بینەرانی خۆشەویستی تلوزیۆنی کۆمەڵام کاتە و هەموو کاتێکی ژیانتان پڕبێ لە شادی و کامرانی لەگەڵ هاوڕانی هاوکارم هاتوونێتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی گەشتیەوەڵەکانی ئەمڕۆ یەکشەممە سەرەتا سەردێڕی گرنگترین هەوڵەکان. هێرشی هێزانیەکان بۆ سەرماڵی ئارمان ساعتپەنا لە سنا، ناڕوونی چارەنووسی وریشە مورادی لە زیندانی ئەڤین، مانگرتنی خوێندکاران لە سێ زانکۆی هەرێمی کوردستان، کوژران و برینداربوونی 34 کەس بەهۆی ڕووداوی هاتوچۆ لە جادەی ئیسفەهان بۆ شیراز، خۆپیشاندانی بنەماڵەی دیلەکانی دەستی حەماس لە ئیسرائیل و خۆپیشاندانی سەدان کەسی خەڵکی فەڕەنسا دژ بە کۆماری ئیسلامی. درێژەی هەوڵەکان. هێرشی هێزە ئەمنیەکان بۆ سەرماڵی ئارمان ساعتپەنا لە شاری سنە. ڕۆژی هەینی سێ خاکەلێوەی 1403 هەتاوی هێزەکانی ئیدارەی ئیتلاعاتی شاری سنە هەڵیان کوتاوەتە سەرماڵی ئارمان ساعتپەنا و هەوڵی دەست بە سەرکرانی ئەو هونەرمەندەیان داوە. بە پێی زانیاریەکان ژمارەی ئەو هێزانەی بە مەبەستی ڕفاندنی ئارمان ساعتپەنا ناردرابوون نزیک لە 100 کەس بوون، بەڵام ناوبراو لە ماڵەوە نەبووە و هێزە ئەمنیەکان دەستیان بەسەر هەموو کەلوپەلە شخصیەکانی ئەو چالاکە مەدەنیە داگرتووە. هەوڵی ئیدارەی ئیتلاعاتی شاری سنە بۆ دەست بەسەرکردنی ئەو هونەرمەندە لە حاڵێکدایە کە ناوبراو ڕۆژی دووشەممە 21 ڕەشەمە لە ڕێوڕسمی پێشوازی لە نەورۆزی گوندی ئەوی هەنگ بە خوێندنەوەی سرودێک ڕوو لە ئامادە بووان وتبووی کە ئیزن نادەن بخوێنم لە حاڵێکدا کە بەڕێوەبردنی ڕێوڕسمی نەورۆز مۆڵەتنامەی ناوێت. کوژرانی کۆڵبەرێک بە تەقەی هێزەکانی ڕژیم لە سنووری نەوسوت. ڕۆژی شەممە 4 ڕەشەمەی 1403 هەتاوی کۆڵبەرێکی خەڵکی گوندی کاکە ڕەشیدی سەر بە شارستانی جوانڕۆ بە ناوی پەیمان ئەحمەدی تەمەن 35 ساڵ بە تەقەی هێزەکانی ڕژیم لە سنووری نەوسوت گیانی لەدەستا. بە پێی راپۆرتی کۆڵبەر نیوز ڕۆژی شەممە لە 4مین ڕۆژی نەورۆز و ساڵی تازەدا هێزە سەرکوتگەرەکانی کۆماری ئیسلامی لە سنووری نەوسوت پەیمان ئەحمەدیان داوەتە بەردەستڕێژی گولە و ئەو کۆڵبەرەیان بە بیانووی دابینکردنی نان بۆ بنەماڵەکەی کوشتووە. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ تەرمی پەیمان هێشتا لە نەخۆشخانەی پاوەدایە و ڕادەستی بنەماڵەکەی نەکراوە. پلۆمکردنی کافە و تالارێک لە شارەکانی سەقز و کیش. لە ڕۆژانی ڕابردوودا تالارێکی ئاهەنگگێڕان لە سەقز و کافەی تێهرون لە کیش لەلایەن ئیدارەی ئەماکنەوە پلۆم کراون. بە پێی راپۆرتەکان تالاری ئاهەنگگێڕانی میلاد لە شاری سەقز ڕۆژی سێشەممە 29 ڕەشەمەی 1402 هەتاوی بە بیانووی بەڕێوەبردنی مەراسمی نەورۆز بە فەرمانی ئیدارەی ئیتلاعات و لەلایەن ئەماکنەوە پلۆم کراوە. لەلایەکی دیکەوە کافەی تێهرون لە دوورگەی کیش بە بیانووی ڕەقسی تێکەڵی ژن و پیا و لە بەرچاونەگرتنی یاسای حیجابی زۆرم لێ لەلایەن هێزانیەکانەوە پلۆم کراوە. ناڕوونی چارەنووسی وریشە مورادی لە زیندانی ئەڤین. چارەنووسی وریشە مورادی بەندکراوی سیاسی خەڵکی سنە پاش 235 ڕۆژ بەندکران لە زیندانی ئەڤینی تاران بە ناڕوونی ماوەتەوە. وریشە مورادی لە ڕێکەوتی دەی گەلاوێژی 1402 لە دەوروبەری شاری سنە لەلایەن هێزانیەکانەوە دەست بەسەر و پاش لێپرسینەوە بۆ بەندی 209 زیندانی ئەڤین لە تاران گواستراوەیە. ناوبراو لەلایەن ناوەندامنیەتیەکانەوە بە بەغی واتە ئەندامەتی لە یەکێک لە حیزبە نایارەکانی ڕژیم تۆمەتبار و پەروەندەکەی ڕادەستی لەقی 15 دادگای ئینقلابی تاران بە سەرۆکایەتی قازی سەلەواتی کراوە. مانگرتنی خوێندکاران لە سێ زانکۆی هەرێمی کوردستان. بە دوای قەیرانی دارایی و دۆخی خراپی مەعیشەتی لە هەرێمی کوردستان خوێندکاران لە زانکۆکانی هەڵەبجە، چەرموو و ڕاپەڕین دەستیان داوەتە مانگرتن و هۆڵەکانی خوێندنیان داخست. شۆڕای سنفی خوێندکارانی زانکۆی هەڵەبجە لە بەیاننامەیەکدا ڕایگەیاند کە بەهۆی دۆخی خراپی مەعیشەتی زۆربەی خوێندکاران بڕیاریاندا کە لە ڕۆژی 1 مانگی ئاڤریلەوە هۆڵەکانی خوێندن دابخەن و ئەگەر داخوازیەکانیان جێبەجێ نەکرێت ئەوە تا کۆتایی مانگی ڕەمەزان درێژە بە مانگرتن ئەدەن. بە وتەی خوێندکاران لە ساڵی 2024دا هێشتا دەرماڵەیان
وەرنەگرتووە و لە دۆخێکی خراپدا ژیان بەسرە بن. خوێندکارێک لەو بارەوە وتی لە زانکۆی پارێزگاکانی هەولێر و دهۆک دوو جار دەرماڵیان بە خوێندکاراندا، بەڵام لە سنووری پارێزگای سلێمانی هێشتا هیچ پارەیەکی کۆمەک معیشەتی بە خوێندکاران نەدراوەتەوە. ئیدامەی مەراسمەکانی نەورۆز لە شارە جۆراوجۆرەکانی جیهان. هاوکات لەگەڵ بەڕێوەچوونی مەراسمەکانی نەورۆز لە شار و گوندەکانی هەر چوار پارچەی کوردستان، ڕێوەڕسمەکانی نەورۆز لەلایەن کوردانی دانیشتووی ئوروپا و ئوسترالیاشەوە بەڕێوە چووە و خەڵکانێکی زۆر تێیدا بەشدار بوون. بەپێی ئەو وێنانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو کراوەتەوە، کوردان و دۆستانیان لە شارەکانی فرانکفۆرت، شتوتگارت و دویسبۆرگی ئاڵمان، برایتۆن لە بریتانیا، لۆزانی لە سوئیس، سیدنی لە ئوسترالیا و مارسێ لە فەڕەنسا بە جۆش و خرۆشێکی بێوێنەوە مەراسمەکانی نەورۆزیان بە دروشمی شۆڕشگیرانە و بەخواستی سەرکەوتن بۆ گەلی کورد بەڕێوە بردووە. کوژران و برینداربوونی 34 کەس بەهۆی ڕووداوی هاتوچۆ لە جادەی ئیسفەهان بۆ شیراز. ڕۆژی سێشەممە چواری خاکەلێوەی 1403 هەتاوی بەهۆی وەرگەڕانی ئۆتۆبوسێک لە جادەی ئیسفەهان بۆ شیراز 5 کەس کە دوانیان خەڵکی پیرانشار بوون گیانیان لەدەستا و 29 کەسی دیکەش بریندار بوون. بەپێی راپۆرتی ئۆرژانسی ئێران لە 47 کیلومتری شارستانی مرەوداشت و نزیک پاسارگات ئۆتۆبوسێک کۆنتترۆلی لەدەستاوە و وەرگەڕاوە. لە ئەنجامی ئەو ڕووداوەدا 5 کەس کە پێک هاتبوون لە ژنێک و 4 پیا و گیانیان لەدەستاوە و 29 سەرنشین بریندار و بۆ نەخۆشخانە گواستراونەتەوە. ڕۆژی ڕابردوو سەرۆکی پۆلیسی ڕێگاوبانی ئێران ڕایگەیاند کە لە دەستپێکی سەفەرە نەورۆزیەکانەوە تا بە ئەمڕۆ 373 کەس بەهۆی ڕووداوەکانی هاتوچۆ لە سەرانسەری ئێران گیانیان لەدەستاوە و 10500 کەسی دیکەش بریندار بوون. دەست بەسەرکردنی چالاکێکی مەدەنی بەلووج لە فڕۆکەخانەی کۆنارەک. ڕۆژی پێنجشەممە دوی خاکەلێوەی 1403 هەتاوی چالاکێکی مەدەنی خەڵکی شاری تۆربەت لە ڕۆژهەڵاتی بەلوچستان بە ناوی تەلال موسازیهی لەلایەن ئیتلاعاتی سوپای پاسەرانەوە دەست بەسەرکرا. بە پێی راپۆرتی کەمپینی چالاکانی بەلوچ تەلال موسازەهی بە مەبەستی بەدواداچوون بۆ چارەنووسی برایەکی بەندکراوی بە ناوی ماشووک موسازەهی کە لە ڕێکەوتی 30 ڕێبەندانی 1402دا لەلایەن ئیتلاعاتی سوپای پاسدارانەوە دەست بەسەرکرا بوو، سەردانی چابەهاری کردبوو، بەڵام بەبێ بەڵگەی قەزایی لەلایەن ئیتلاعاتی سوپای پاسدارانەوە لە فڕۆکەخانەی کۆنارەک دەست بەسەرکراوە. بانکێشتی چالاکێکی کرێکاری بۆ دادگای ئینقلابی دێهدەشت. نەورۆز خودادات چالاکی کرێکاری خەڵکی دێهدەشت لەلایەن لەقی 103 دادگای ئینقلابی ئەو شارە بانکێشت کراوە و ئەبێ ڕۆژی چواردەی خاکەلێوەی 1403 خۆی بەو ناوەندە قەزاییە بناسێنێت. بە پێی زانیاریەکان نەورۆز خودادات بە تۆمەتەکانی تەبلیغ دژی نظام، بڵاوکردنی پرۆپاگەندا لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و بێڕێزی بە ڕێبەری بانکێشتی دادگای گشتی و ئینقلابی شارستانی دێهدەشت کراوە. نەورۆز خودادات کرێکاری بیناسازیە و 27 سەرماوەزی ساڵی ڕابردووش دەست بەسەر و پاش 10 ڕۆژ بەدانانی وەسیقە ئازاد کرابوو. سەپاندنی سزای زیندان بەسەر دوو چالاکی مەدەنی لە شارستانی بەهمەی. داود حەدادینیا و فەردین چیرەنژات لە دەست بەسەرکراوانی شۆڕشی ژینە لە شارستانی بەهمەی لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بە زیندان مەحکوم کراون. داود حەدادینیا و فەردین چیرەنژات لەلایەن لەقی 101 دادگای ئینقلابی شارستانی لیکەک بە تۆمەتی تەبلیغ دژی نظام بە 3 مانگ و 1 ڕۆژ زیندانی تەعزیری مەحکوم کراون. شانی باسە کە حکمی زیندانی داود حەدادینیا بۆ 2 مانگ و 9 ڕۆژ کەم کراوەتەوە. ئەو دوو شارۆمەندە لە ڕێکەوتی 28 ڕێبەندانی 1402 هەتاوی لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر کران. پێشتریش لە ساڵوەگەڕی قەتڵی حکوومەتی ژینا ئەمینی دەست بەسەر و ڕۆژی 17 ڕەزبەری 1402 بە دانانی وەسیقە لە زیندان ئازاد کراوە. خۆپیشاندانی بنەماڵەی دیلەکانی دەستی حەماس لە ئیسرائیل.
شەوی شەممە چواری خاکەلێوەی 1403 هەتاوی بنەماڵەی دیلەکانی دەستی حەماس و هەزاران شارۆمەندی دژبەری شەڕ لە شاری تەلاوی و ڕژانە سەر شەقام و خوازیاری ڕاگررتنی شەڕ بوو. بەپێی راپۆرتەکان هەزاران شارۆمەندی ئیسرائیلی دژبە دەوڵەتی ڕاستگەرای نەتانیاهۆ ڕژاونەتە سەر شەقام و بەداخستنی شەقامەکان و وتنەوەی دروشت خوازیاری ڕاگررتنی شەڕ ڕاگەیاندنی ئاگربەستی هەمیشەیی و ئازادی ئازیزانیان بوون. پێشتریش هاوکات لەگەڵ سەفەری ئانتۆنی بلینکێن بۆ تەلاوی و دژبەرانی شەڕ لە بەردەم هۆتێلی مانەوەی وەزیری دەرەوەی ئەمریکا خۆپیشاندانیان کرد. دواهۆڵمان سەبارەتە بە خۆپیشاندانی سەدان کەسی خەڵکی فەڕەنسا دژ بە کۆماری ئیسلامی. لە وەڵامی بانگەوازی بنەماڵەی 4 شارۆمەندی بەندکراوی فەڕەنسەوی لە ئێران سەدان کەس لە مەیدانی کۆماری پاریس کۆبوونەتەوە و پشتیوانی خۆیان لەو 4 بەندکراوە و بنەماڵەکانیان دەربڕی. سیسل کۆهلێر و هاوژینەکەی بە ناوی ژاک پاری هەردوو معەلیم و ئەندامی سەندیکای هێزی کرێکاری لە فەڕەنسا، هەروەها لوی ئارنۆ و ئۆلیڤیا لەلایەن کۆماری ئیسلامیەوە بە بارمتە گیراون و بنەماڵەکانیان ڕۆژی ڕابردوو لە کۆبوونەوەیەکدا خوازیاری ئازادیان بوون. لەو کۆبوونەوەدا بەندکراوانی پێشووی فەڕەنسەوی لە ئێران وەکو بنجامین بەریەر، فەریبا عادڵخا، بەرنارد فلان و فلۆرانس ئۆبناس بەشدار بوون و خوازیاری ئازادی بێشەرت و مەرجی ئەو 4 بەندکراوە. بەڵێ ئازیزان و خۆشەویستان گەشتیاوەڵەکانتان پێشکەشکرا. فەرموون بۆ بینینی درێژەی بەرنامەکانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە.